شەڕی فڕۆکەخانەی بەغدا. ئەو شەڕی تا ئێستاش ئەمریکیەکان خۆیان لە باسکردنی لا دەدەن. شەڕێک کە مریشک و سەگ کارکتەری سەرەکی بوون تایدا. پێتان سەیر نەبێت ئەمە دۆسیەی ئەم جارەمانە و لەگەڵمان بێت. کاتێک ئەمریکیەکان لە 2003 هێرشیان کردە سەر عێراق وا بیریان دەکردەوە دەتوانن بەبێ هیچ بەرگریەک دەست بەسەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا بگرن کە یەکێک لە استراتیژی ترین شوێنەکانی عێراق بوو. بەڵام کاتێک چوونە نێو فڕۆکەخانەکە هەستیان کرد بابەتەکە لەوە گەورەترە کە بیریان لێ دەکردەوە. ئەوان بەرامبەر هێزێکی ئاسایی و لاواز نەوەستاون، بەڵکو ئەوەی بەرامبەریانە هێزێکی شەڕکەرە، گاردی کۆماری عێراق، دیارترین هێزی ئەو کاتە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەمریکیەکان. لە خەیاڵی ئەوەدا بوون دەتوانن بەرامبەر ئەمریکیەکان شەڕ بکەن، خۆ ئەگەر شکان ئەوە دەتوانن پاشەکشە بکەن. بەڵام دواتر ئەمریکیەکان نەک ڕێگەی کشانەوەیان بە سەربازانی گاردی کۆماری نەدا، بەڵکو تا ئێستاش ئێسک و پرووسکیان بە نادیاری ماوەتەوە. شەڕی فڕۆکەخانەی بەغدا چۆن دروست بوو؟ ڕۆژی 4 نیسانی 2003 هەریەک لە گاردی تایبەتی کۆماری کەتیبەی فاروق، میلیشا ڕاهێنراوە تایبەتەکان کە بە فیداییەکانی سەدام حسێن ناسرا بوون، هەروەها سوپای قودس، لیوای نەوەتی جەحافل، بڕیاریاندا بچنە نێو فڕۆکەخانەی بەغدای نێودەوڵەتی و لەگەڵ ئەمریکیەکان بکەونە شەڕی مان و نەمانەوە. ئەوەش لە دوای شکانی هێزەکانی عێراق لە چەند شوێنێکی بەغدای پایتەخت. سەرەتا شەڕەکە لە دەوروبەری فڕۆکەخانەی بەغدا دەستی پێکرد. هێزە عێراقیەکان چەندین زرێپۆشی ئەمریکیەکانیان تێکشکاند، بەڵام نەیانتوانی تانکە ئەبرامزەکان تێک بشکێنن، بۆیە بەرەو قوڵایی فڕۆکەخانە ئاراستەی شەڕەکەیان گۆڕی. لیوا سەیفەدین ڕاوی فەرماندەی گاردی کۆماری عێراق کە ناوبراو 16هەمین کەس بوو لە نێو لیستی بەرپرسە داواکراوەکانی عێراق لەلایەن ئەمریکاوە، ئاگادارترین کەسە لە شەڕی فڕۆکەخانەی بەغدا، چونکە بەشی زۆری ئەو هێزەی شەڕیان لە دژی ئەمریکیەکان دەکرد لە گاردا کۆماریەکەی لیوا سەیفەدین بوون. لیوا سەیفەدین ڕاوی دەڵێ هێزەکەی عێراق ژمارەیان نزیکەی 2000 کەس دەبوون، لە نێو فڕۆکەخانە و دەوروبەریدا دابەش بوون. ئەوەش دوای چەند شەڕێک لە دەوروبەری فڕۆکەخانە. لە کۆتا ساتی شەڕەکەدا 400 کەسیان لێمایەوە کە دواتر لەو ژمارە کەسەش تەنیا ئێسک و پرووسک مایەوە. عێراقیەکان تاکتیکێکیان بەکارهێنا، ئەویش چەندین جۆری جیاوازی موشکیان لە نێو فڕۆکەخانەکە تەقاندەوە بۆ ئەوەی ئاستی بینین بۆ فڕۆکەکانی ئەمریکا سەخت بکەن و نەتوانن بەهانای سەربازەکانیانەوە بڕۆن. لەسەر تاکتیکی لێدە و ڕاکە شەڕەکە گەرم بوو. گاردی کۆماری گورزیان لە سوپای ئەمریکا دەوەشاند و ون دەبوون. لە بەرامبەریشدا ئەمریکیەکان دەستەوەستان نەبوون، بەڵکو بە تاکتیکی بەرگری هێرش بەرگری شەڕیان دەکرد. سەرنجام گاردی کۆماری سەرکەوتوو بوو لەوەی ئەمریکیەکان لە فڕۆکەخانەی بەغدا دوور بخاتەوە. ئەمریکاش لە کۆتا ساددا جوڵەیەکی زیرەکانەی کرد، کشایەوە و وای نیشاندا شکستی هێناوە. بەڵام هەر لەو ساتەدا فڕۆکەیەکی جۆری B-52 ئەمریکی لە کوێیتەوە فڕی و دوای گەیشتنە ئاسمانی فڕۆکەخانەی بەغدا شەڕەکەی بۆ هەمیشە یەکلا کردەوە. دوای گەیشتنی فڕۆکەکە بە ئاسمانی فڕۆکەخانەی بەغدا نزیکەی 9 تۆن مادەی فسفۆر کە لە نێو بۆمبەکانیدا بوون بەسەر فڕۆکەخانەی بەغدا بەردرایەوە. بە وتەی سەیفەدین ڕاوی سەرجەم ئەو ئەندامانەی گاردی کۆماری کە لە شەڕی فڕۆکەخانەی بەغدا خۆیان بەدەستەوە نەدا و تا دواسات جەنگین بە بۆمبەکانی ئەمریکا سووتان و هیچ ئاسەوارێک لەو ژمارە زۆرەی گاردی کۆماری عێراق جێنەما. هەر بۆیە ڕۆژی 8 نیسان فڕۆکەخانەی بەغدا بە تەواوی کەوتە دەست ئەمریکیەکان. شتێک کە بۆ هەمیشە بە نادیاری دەمێنێتەوە ئەوەیە تا ئێستا هیچ وێنەیەک یاخود گرتەیەکی ڤیدیۆیی لە شەڕی فڕۆکەخانەی بەغدا نییە بە پێچەوانەی شەڕەکانی دیکەی ئەمریکیەکان کە وێنە و ڤیدیۆی سات بە ساتی شەڕەکانیان دەگرت. بۆمبی فسفۆر چییە؟
بۆمبێکی ئەتۆمی گەرمە لە کاتی تەقاندنیدا بەهۆی ئەو کارلێکەی لەگەڵ هایدرۆجینەکەی ناویدا پلەی گەرمیەکەی دەکاتە 5,000 پلە و هەموو ئەو شتانەی لە شوێنی تەقینەوەکە دەبن دەسووتێنێت و دەیان کاتە سووتوو واتە کاریگەری بۆمبەکە بۆ سەرلەشی مرۆڤ بە شێوەیەکە کەسەکە دەخاتە سەر ئێسک ڕەنگە بەلای زۆر کەسەوە بەکارهێنانی مریشک لە شەڕێکی هێندە گەورەی وەک شەڕی فڕۆکەخانەی بەغدای بەلاوە سەیر بێت بەڵام ئەوە ڕاستیە و ئەمریکەکان لەو شەڕەدا مریشکیان بەکاردەهێنا چونکە دەترسان ڕژێمی سەدام حوسێن چەکی کیمیایی بەکار بهێنێت هەڵبژاردنی مریشکیش بۆ ئەوە بوو کە ئەو پەلەوەرە زووتر کاریگەری ئەو چەکەی لەسەر دەردەکەوێت لە بەرامبەردا هێزەکانی سەدام حوسێن سەیان بەکاردەهێنا بۆ ئەوەی پێشوەخت شوێنی ئەو ئامێرە چێندراوەی ئەمریکەکانیان بۆ ئاشکرا ببێت کاو شێوەی بۆم دەچێنران گرنگی شەڕەکە لەوەدا بوو هەر لایەنەیەک ئاسمانی بەغدای بەدەستەوە بووایە خاوەنی هێز بوو هەر یەک لە ڕژێمەکەی سەدام حوسێن و هێزەکانی ئەمریکاش لە شەڕدا بوون بۆ ئەوەی کۆنتڕۆڵی ئاسمانی پایتەختی عێراق بگرنە دەست هاوکات ئەمریکەکان دەیانویست ڕێگری بکەن لە هەڵاتنی سەرانی ڕژێمەکەی بەعس لەسەر و هەمویانەوە سەدام حوسێن فەرماندەی پێشووی گاردی کۆماری عێراق بۆ چوونی وایە لەگەڵ کەوتنی فڕۆکەخانەی بەغدای نێودەوڵەتی ڕاستەوخۆش کەوتنی شاری بەغدا ئاسان بوو سەرنجام هەروە دەرچوو لە دوای چەند کاتژمێرێکی کەم لە دوای کۆتایی هاتنی ئەو شەڕە چارەنووسسازەی فڕۆکەخانە شاری بەغدا کەوتە دەست ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانی